ئەیبین بۆ ماڵ یارم لەبەرەوەی لێرە ئەوەی ڕاستی بەوەی بە دوو ڕۆژەم تابعەوەمان کردووە ئەم گەڕەکەی هەرەسان کردووە. کارێکی زۆر جوانتان کرد چاوتان واچەکەم. بەڵێ دوای کارێکی 1964 بۆ بەهاناوە چوونی کەسێکی بەخشراو کە لەبارەی دەرونیەوە باش نەبوو بە ڕووتی لە بەردەمی شۆخەکانی کارزەوشک کەوتە بوو لێسادات تیمەکانی فریاکەوتنی خێرای سلێمانی سەڵچواری سلێمانی هاتوونەتە ئێرە بۆی کە ئەمە بگوێزنەوە بۆ ماڵی ئارام. من قسەم لەگەڵ ژیلۆ عادل بەڕێوەبەری گشتی کاروباری کۆمەڵایەتی کرد کە لە کەیسەکە ئاگادارم کردەوە بۆی ئەوان فریاکەوتنی خێرا و سەڵچوارەیان ئاگادار کردەوە بۆی گواستنەوەی ئەو کەسەی کە لێرێ لەبەری دۆخی تەندروستی بە تەواوەتی تێکچوو بوو لە ئێسادا تیمەکانی تەندروستی لێرن بۆ گواستنەوەی ئەو هاوڵاتی کە لێرەیە بە هاوکاری پۆلیسی سلێمانی ئەمان ئەو هاوڵاتەیە دەگوێزنەوە تاوەکو بیبەنە ماڵی ئارام لێسەدا تیمەکان لێرن تاوەکو ئەو هاوڵاتی بگوێزنەوە. من کە قسەم لەگەڵ دراوسەکانیان کرد ئەوان دراوسەکانیان کە بەردەوام گرفتیان هەبوو لەگەڵ ئەمە کە ماوەیەکی زۆرە لێرەیە کە لەم بەردەرگایە خانەوادەکەی کردوێنێتە دەرەوەی ماڵەکە کە ئەمە لە شوقەکانی کارەزەوشکە لە شاری سلێمانی بۆیە ئەمان ئێستا نەوێت ئەم هاوڵاتی بگوێزنەوە بۆ شوێنێک کە تا چارەسەری پزیشکی بۆ بکرێ و هاوکات لەژێر چاودێری دابێت لە بەرێمە لە دەروی ماڵەکەیە کە خراپ بۆ دەروی ماڵەکە ماوەیەکی زۆرە لە بەردەمی ماڵەکە کە بە شێوەیەک بوو کە خۆی پیس کرده بوو لێرەدا و کە جلیشی لەبەردا نەبوو بۆیە ئێمە کاتێک قسەمان لەگەڵ چاودێری کۆمەڵایەتی سلێمانیا کرد بەڕێوەبەری چاودێری کۆمەڵای سلێمانی ڕاستەخۆ هاتە سەرهێڵ و تیمەکانی ئاگادار کردەوە بۆی کە ئەم هاوڵاتیە بگوێزرێتەوە ماڵی ئارام لە چەمچەماڵ و تاوەکو خزمەتێکی شایستە بکرێت و ژیانی لە مەترسی بپارێزرێت. ئێستا ئەمان هاتوونەتە ئێرە سەنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی و پۆلیسی سەڵچوار لێرن بە هاوکاری یەکتر تاوەکو ئەم هاوڵاتیە بگوێزنەوە کە دۆخی تەندروستی باش نییە. ئێمە کە دراوسەکانیان ئاگاداریان کردینەوە کە ئەمە ماوەیەکی زۆرە لێرە کەوتووە بۆیە خانەوادەکەشی نەهاتوون بەلایە بۆیە لێسەدا ئەمە گوێزرێتەوە بۆ ماڵی ئارام لێ چارەسەری پێویستی بۆ دەکرێت و پاشان خانەوادەکەی ئەتوانن بەدواداچوو بکەن ئەتوانن بچنەوە ئەوێ تاوەکو لەوێ ئەو ڕێکارانەی کە هەیە و ڕێکارە یاساییانی کە هەیە بژیرێتە بەر لەسەر ئەم بابەتە. لێسادا ئەو هاوڵاتیە دوای کارێکی 1964 دەگوازرێتەوە بۆ ماڵی ئارام و بۆی چارەسەری پێویستی بۆ بکرێت ئەمەی کە هەیە. کاک شێخ ئەگە فەرموویتە ئێرە لێسەدا ئەم هاوڵاتیان گواستەوە هەوڵەکان چۆن بوون ئەوەی کە بینیتان؟ وڵا دەستچاتان خۆش بێ و لەشتان ساغ بێ بە هەوڵی ئێوە بەڕاستی کارێکی زۆر چاکتان کرد کارێکی زۆر ئینسانیەت بەشکۆمە خۆیان نەجاتمان بێ بەڕاستی چووکە وەزع لەم هەموو ماڵە تێکچوو بوو لێرە لەشتان ساغ بێ و دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن کارێکی زۆر جوانتان کرد چاوتان واچەکەم. دەستی بەڕێستانەکەم بەڵێ لێسەدا تیمەکانی پۆلیسی سەڵچوار لەگەڵ سەنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی کە ئەو هاوڵاتی کە ژیانی کەوتووە مەترسیەوە ئەیگوێزنەوە بۆ شوێنێکی شیا و تاوەکو چارەسەری پێویستی بۆ بکرێت و لەو دۆخی کە هەبووە کە ماوەیەکی زۆرە لە بەردەرگای هەبووە ئەمان ئەیگوێزنەوە ئەوێ و تاوەکو ژیانی ڕزگار بکات. ئەم هاوڵاتیە بن بۆ شۆ چیەکەن؟ وڵای ئەیبین بۆ ماڵ یارم لەبەرەوەی لێرە ئەوەی ڕاستی بەوەی بە دوو ڕۆژەم تابعەوەمان کردووە ئەم گەڕەکەی هەرەسان کردووە خۆی پیسەکات وەزعی باش نییە کەس نییە خزمەتی کات کەی بردمان بۆیە یەک دوو ڕۆژ با لێ ێگە زایمە وەزعی باش بوو تەندروستی باش بوو تیمەکانمان بە هەمان شێوە هێنینەوە بۆ ماڵیان